زۆر عجیبە، زۆر عجیبە. هەنێ کەس وازانن ئەگەر تونند و تیژ ببن، واز لە ئاسانکاری و نەرمونیانی بێنن، ئەوە دینداریەتیە. بەس تەماشاکە عینە العەکسە، ڕێک عەکس و پێچەوانەیە، ڕێک عەکس و پێچەوانەیە. ئەگەر نەرمونیان بی و ئاسانکار بی بەڵام بەمەرجێ لە شەرع لا نەدەی، ئەوە دینداریە. لەو تاری ئەمڕۆمانە باسی ڕەوشتێکی تر لە ڕەوشتە گرنگەکانەکەین کە ئیسلام هانمانەدا جێبەجێی بکەین، خۆمانی پێبڕازێنینەوە، بەڵکو بەختەوەری دین و دنیا ببین. ئەویش ڕەوشتی ئەرریفقە. ڕیفق خۆشەویستەکانم زانایان فەرموویانە، وەکو ئیمامی ابن حەجەرە فەرمێ: هو لين الجانب بالقول والفعل والأخذ بالأسهل وهو ضد العنف. فرميوتي رفق بريتيا لا نرمين واندن لا گفتار و کردارەکانە وەرگرتنی ئاسان لە بینی ئاسان و قورسە، دائما ئاسان وەربگری. والرفق دژی توندوتیژیە، دژی عنفە، واتە نەرمونیانی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە دەربارەی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم: فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. خوای تعالی فەرمی ئەی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم، لە ڕەحمەت و بەزەیی خواوەیە بۆ مسلمانان کەوا تۆ کەسێکی نەرمونیانی بەرامبەر بە خەڵکی، بەرامبەر بە مسلمانان بە تایبەتی، ئەگەر کەسێکی توند و تیژ و درژ و گرژ بوایەی، دڵڕق بوایەی، هەرگیز کەس بە دەوتان نەئەما. ئەمە ڕەحمەتی خوایە بۆ ئێمە و بۆ پێغەمبەر و بۆ هەموو مرۆڤایەتی کەوا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم خوای تعالی بەو شێوە دروستی کردووە، نەرمونیان بووە، حەزی لە ئاسانکاری بووە. ئەگەر مخەیریان بکردایە لە بینی دوو شتا، یەکێکیان قورس یەکێکیان سووک، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما لا ئاسان و سووکەکەی هەڵەبژارد ئەگەر گوناح و تاوان نەبوایە. ئەمجا ئەفەرمێ خوای تعالی: فاعف عنهم، ئەی پێغەمبەری خوا لە مسلمانان خۆش ببە، واستغفر لهم، داوای لێبوردنیان بۆ بکە لای خوا، وشاورهم في الأمر، پرس و ڕایان پێ بکە لە کاروبارەکانە. جا هەر کاتێ بڕیاری کۆتاییت دا، فإذا عزمت فتوكل على الله، ئەو کاتە پشت بە خوای پەروەردگار بۆسە، بەڕاستی إن الله يحب المتوكلين، بەڕاستی خوای تعالی ئەو کەسانەی خۆشەوێ کەوا پشت بەخوا ئەبەسن. ئەم ریفقە صفەتی هەموو پێغەمبەرەکان بووە. خوای تعالی بە پێغەمبەری خۆی موسى عليه السلام و هارونی برای سەلات و سەلامی خوا لە خۆی و لە موسى و لە هارونیش بێ و لە پێغەمبەری خۆشەویستمان و هەموو پێغەمبەرانیش بێ، پێیانە فەرمێ کاتێک ئەیان نێرێ بۆ لای فرعونی طاغوت و ظالم کە ئیدعای خوایەتیە کاوەڵێ أنا ربكم الأعلى، کە ئەڵێ ما علمت لكم من إله غيري. خوای تعالی پێیانە فەرمێ: فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى. ئەفەرمێ بە فرعون بڵێن یان بە قسەیەکی نەرمونیان و ئاسان لەگەڵ یا قسە بکەن، بەڵکو هاتە خۆیا و بیرێکی کردەوە و لە خوا ترسا بەرامبەر بە فرعون. هەروەها پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: إن الله الرفيق، ئەفەرمێ خوای تعالی ڕەفیق و نەرمونیانە. یعنی یەکێک لە ناوە جوانەکانی خوا لە صفاتە بەرزەکانی خوای تعالی ئەوەیە، خوای تعالی ڕەفیقە، الرەفیق يحب الرفق. خوای تعالی زۆر نەرمونیانی و ئاسانکاری پێخۆشە في الأمر كله، لە هەموو کاروبارەکانە. هەروەها لە حەدیثی ترا هاتووە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: إن الرفق لا يكون في شيء إلا زانه، ومن تزع أو ولا ينزع من شيء إلا شانه. نەرمونیانی لە هەر شتێکا ببێ، نەرمونیانی و ئاسانکاری لە هەر شتێکا ببێ جوانیەکاتەوە، هاوسەنگێکاتەوە. بەڵام خوا پەنامان بدە نەرمونیانی و ئاسانکاری لە هەر شتێک دەرکەیت و توندوتیژی و ڕقی و زبری بخەیتە شوێنەکەی. پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ صلی الله عليه وسلم: إلا ناشرین ئەبێت ئەو شتە، إلا تەڵخە بێتەوە ئەو شتە.
هروها لحديث تراب يغمري خوشويسمان صلى الله عليه وسلم: من أعطي حظه من الرفق فقد أعطي حظه من الخير. أفرمي هر كسي خوي تعالى اگر بشي دابي لنرمونياني وآسان كاري او خير وشاكي بيداوه. هر كسي لهر كسي كهبي نرمونياني وآسان كاري او خوي تعالى شاكا وخيري بو كسب بخشيوه. خوا بنامان بدا: ومن حرم حظه من الرفق حرم حظه من الخير. هر كسي بيبش بوبي لم صفة قورية لم صفة بنرخة كالرفقة او بيبش لخير وشاكا. خوا بنامان بدا يا ربي. بويا ابن حجر عسقلاني أفرمي: لا يتعمق أحد في الأعمال الدينية ويترك الرفق إلا عجز وانقطع فيغلب. أفرمي هركس يقول ببيت ولا كار دينية كان زياو لحد قول ببيت وتندتيج ببي وواز لآسان كاري ونرمونياني بيني إلا بتيكوي ولا أخيرا سروجير بيتوا قرة كريبة سريع ديني شي تياتي ودنيا شي تياتي. زور عجيبة زور عجيبة. أنا كسوا أزانا أجر تندوتيج ببن واز لآسان كاري ونرمونياني بيانا أو دين داريتها بس تماشاك عين العكسة ريك عكسو بيتشوانية ريك عكسو بيتشوانية. أجر نرمونيان بي وآسان كار بي بلان بمرجع لشرع لا ندي أو دين دارية اويا كبر دواميت في ابخشي لدين داريا. جابويا بيويس انساني مسلمان رتشاوي ام لا انا نبكى لنرمونيانيه يكم لخودي خويا اغاي لخوي ب لكاتي جيبه جا كردني شعائر ودروش مكاني دين داريا لنيج لشو نيجي للروجو قرتن لا طبعا روجو قرتني قزمان سنته وهروها لفرزكاني شاتنانت ولا حموك يا رباركاني جيانا انسان اغاي للرفق لا نرمونياني ببي بون من لن يوجكانتا زور زيادة الرأيمك بيغمري خواه صلى الله عليه وسلم باسي كسي كان للا كرتيان اي بيغمري خواه شو ناخبه حتى يعني شو نيوجيكا ارموي بالراس ارموي نابي اشتوا او نبار بخنا السرشاني خوتان خذوا من العمل ما تطيقون او نبار بخنا السرشاني خوتان كهلت بيتان على جيري تينا خوش بوا تو كاتي الرجوع اقري ببردوامي رجوع سنة اقري خوا بي خوش نيا هر اصلا قد غير يكردوا تو كاتي الرجوع اقري ببي بارشيو خوا بي خوش نيا بي خوش بارشيو بكي وبي خوش بارشيو وكت عاد دوا بخي باشتر بو الا عشت تحملي زياتر ببي وبي شي خوش كاتي ك بربان كي زو بربان بكي دواي نخي بو اوي زرري نبي ولا عشت سيكا برزان لحديث ترى في غمرة فرمي صلى الله عليه وسلم فرمي إن الدين يسر أفرمي ديني إسلام ديني آسان كارية ديني نرمونيانية ولن يشاد الدين أحد إلا غلبه هركسي أم دينتنك عين نوك ووايا برغيك حتني كي هرتني كي تني كي ليكنا كابري قبولنا كديني إسلام خوي نرمونيانة تنابي تنو تيجي كيتوا هركاتي تنو تيجي تكرد وانك باتي قربة سريد بوديني لا يعني كتر ريفق برامبر با خێزانەکەت بەرامبەر بە ماڵ و مناڵەکەت زۆر گرنگە بەڕێزان ئینسان نەرمونیان بێ بەرامبەر بە خێزان و ماڵ و مناڵی توند و تیژ نەبێ نەرمونیانی هەڵبژێرێ درژ و گرژ نەبێ وشک نەبێ هەنێ کەسێ دێتەوە بۆ ماڵ ئەوێتە قطعی ئاگر بەڵام لە دەرەوە هەر ئەڵەی کەلەی شەکەرە ئەمە شتیوا چۆنە بێ کاتێ پرسیار لە هاوڕێکانی و لە هاودا ئەوانەی کە هاودەمەکانی کە لەگەڵ دانیشتن پرسیارکەی بڵێ فڵانە کەس چۆن پیاوێکە ئەڵێن هەر نییە کەلەی شەکەرە هەر ئەڵێ هەنوێنە ئەی کاتێک ئەڕۆی لە ماڵیە پرسیارەکەی سەیرەکەن لە ماڵێ هەر کۆمەڵی ئاگرە درژ زبر ئەمە چەنی بەچەند مع العلم ئەبێ عاکس بێ ئینسان ئەگەر تۆزێک لە دەرەوە تۆزێ بەهۆی هەندێشتەوە تۆزێک توندیەکی تیا بێ یان زبرێکی تیا بێ یان وشکێکی تیا بێ ئەبێ لە ماڵەوانە بێ ئەبێ لە ماڵە ئەو پەڕی لایەنی نەرمونیانی لایەنی لەسەرخۆیی لایەنی ڕیفق بگرێتە بەر ئاسانکار بێ لە معاملە و هەڵس و کەوتە دڵی ئەبێ زۆر زۆر پاک بێ ئینسانی مسلمان بە تایبەتی بەرامبەر بە خێزانەکەی و هەروەها ژنیش بەرامبەر بە مێردەکەی و بەردەوامیش ئەهلی نەسیحەت بێ یعنی ئەمە معنای ئەوە نییە کە تۆ لە ماڵەوە
خراپە ببینی نەسیحەت و ئامۆژگاری نەکەی، هەر شتێکی لارت بینی نەسیحەت بکە، ئامۆژگاری بکە، بەڵام بە نەرمونیانی، بە لەسەرخۆیی، بە ئاسانکاری. نەرمونیانی بەرامبەر بە خەڵک بەگشتی. خۆشەویستەکانم، ئەگەر تەماشاکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەسێ نەرمونیانتر بووە بەرامبەر بە خەڵکی. والله ئەوەندە نەرمونیان بووە تەسەور ناکەی. سەدەها نمونەی نەرمونیانی پێغەمبەرمان بۆ گێڕاوەتەوە. یان یەکێک لەوانە تەماشاکە بەڕێزان، بەس بیتێرە بەر چاوی خۆت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەسحابەکانیان دانیشتون لە ناو مزگەوتە، خەریکی زیکرکردنن لە یەک ناکا کابرایەک دێتە ژوورەوە، کابرایەک لە دەرەوە هاتووە، خەڵکی شار نییە، خەڵکی دەشتە بیابان نشینە، خەڵکی دێهاتەکانە، زۆر ناو شاری نەبینیوە، ئاگای لە وەزع نییە چی ڕۆدا لە مدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کابرا دێتە ناوە تەنگەتاوە بێ، لەو کاتە کە دێت ئەوێ بێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام تەنگەتاوە بێ، هەر لە سوچێکی مزگەوتەکەەوە بەر لە ئەوەی بێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانشێ و دەسەکاتە میزکردن. لا حول ولا قوة إلا بالله. طبعا أصحابي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێدا ئەپەڕن تووڕابن. یارە لەو کاتانە بۆ معلوماتتان توالێت و ئەمانە لە ناو مزگەوتان نەبووە، دوور بووە، بێ خەڵک زیاد لە حەد بڕایە و تا ئەڕۆیە دەشتێکی چۆڵ و لەوێ دەستێکیانە ئاو، بەڵام ئەمە نزیک بوو حەد لە ناو مزگەوتەکە بۆ خۆی دانشێ دەسەکاتە میزکردن. طبعا ئەصحابەکان تووڕابن، دا ئەپەڕن لێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی وازی لێ بێنن با میزەکەی تەواو بکە، میزەکەی پێ مەبڕن. لا حول ولا قوة إلا بالله. میزەکەی پێ مەبڕن. دوای ئەوە کابرا میزەکەی تەواوەکە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێت، طبعا دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا هەندێ نەسیحەتێکان دی ئامۆژگاریەکە پێ ئەڵێ ئەمە مزگەوتە، لێرە نابێت ئینسان لە ناو مزگەوتە، لە ناو حرەمی مزگەوتە میز بکات، ئەمە شوێنی نوێژە، شوێنی قورئان خوێندنە، شوێنی ذکر و عیبادەتی خوایە، و داوایش لە مسلمانانە کا سەتڵی ئاو بکەنە میزی، شوێنی میزی کابرایە، و کاتە فەرش نەبووە مزگەوت هەر خۆڵ بووە تەواوتر. حتى كابرا أمن دد يعني سيري دي سير أصحاب كان أكا تنبون لو موضوعات، والله سير في غمري خوا أكا يكبر شر رحمة النرمونيانية وأبي بدرسيج بو أصحاب كان يترك كابرا لخوشيانا زين شيك الله إخوة دعوات لي كم رحم بمنو محمد بكي ترحم بكسي ترنك في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي ونابي تو رحمة إخوة تن مكر ولا منو تويا فالقوا أخوة تعالى رحم بقش بسلمان أمكر. أما أخلاقي في غمرة أو طبيعتي في غمرة صلى الله عليه وسلم نرمونياني بران بربا أو كساني لجير دسي توان إما باسي خيزان ومالو منال مانكر جيجا لوتو لوانيا دكان يكتبه دوسيا شاقرد تبي إيش بكن لبردستا تو لوانيا ما موصاي مكتبي برية لبهبي لجير دسي تويا تو لوانيا مديري مكتبي بري خلق بي لجر دستان لو انا وظيفتي كي قورة تبي قورة تبر برسياريتي خوت انا زان زورة حد لبر برسياريتي كي بتشوف حتى اقاتا كاربدستي ولاد حتى اقاتا يا كم كسي امولاتا حرهم اما في او تبر برسياريتي ابي او كساني كبر برسياريتيان بدستوين نرمونيان بن برامبر بو خلقي ك امان سفرشتي كم ابي اسان كاربن ابي نرمونيان بن أبي سيري حالتي ضعيفي خلق بكان نابي سير حالتي وكبلي خويا عم تشون استجاري وانا تو خد توانات هي تو خد اتواني او بري تحملتها بي نابي سير خد كي يا غمري خويا فير معنا حتى تنانت لبرنامج كردنا افرمي تما كاك نوك يك كبي نخوش بي يك كبي مناري بجي لابي يك كبي ايش كبي يعني انواع واشكال عذره تيرته في غمري خويا صلى الله عليه وسلم وين كان تنكرت كانوا اما مراعاه بو خلقي زور گرنگە بەڕێزان جا کار بەدەستی وڵات ئەبێ بەزەی بە خەڵکا بێتەوە ئەو مەسئولیەتەکەی گەورەترە کاکەم موچێ ئەو خەڵکە بەدەستی ئەوەیە ئەبێ خەمی موچەکە بخوا بژێوی ئەو عالەمە لەژێر دەستی ئەبێ خەمی بخوا ئەبێ لە پەیداکردنی ڕزقی خەڵکا و قوتی خەڵکا زۆر پەلە بکە نەوەک خەڵکێکە بێ تەحمل نەکا و بەرگە نەگرێ و دینەکەی لەدەست بدا تووشی گوناح ببێ و ئەبێ لە داواکردنی حەقی حکومەت لە لای خەڵکا ئەبێ نەرمونیان بێ أبي نرمونيان بي يعني أبي تشاو بوشي بكات خلق يكيا بآساني نايا تدسيو تشاو بوشي ليه بكا حمبو بربرسيك أبي نرمونياني بنويني برامبر بو خلقانيك للجردسيان أبي كارو باركانيان بو جيب جيب كات بزي بيانا بيتو أما زور زور قرنقا بيغمري خواص الله صلى الله عليه وسلم دعايا كافرمي خوايا هركسي لأمتي من
ئەگەر کارێکی ئەکەوێتە دەست هی مسلمانان و بەزەی پیانە دێتەوە و نەرمونیان ئەبێ و ئاسانکار ئەبێ خوایە بەزەیت پیا بێتەوە نەرمونیان بی بەرامبەری و ئاسانکار بی يعني کارەکانی بۆ ئاسان کەی لە ڕۆژی قیامەت یا ربی خوایە طبعا لە دنیایش و لە قیامەتش یا ربی خوایە هەر کەسێ لە ئومەتەکەم ئەگەر کاروبارێکی ئەوانی بەدەستەوە يعني خەڵکی بەدەستەوە ئەبێ بەڵام زبرە بێ بەڵام قورسکار ئەبێ بەڵام درژ و گرژ ئەبێ یا ربی خوایە تۆش ئاوابی بەرامبەری بەزەی پیانەیەتەوە هەم لە دنیایە هەم لە قیامەت جا زۆر گرنگە بەڕێزان لە بانگەوازکردنی خەڵکە لە دەعوەیە لە فێرکردنی خەڵکە فێری قورئان فێری حەدیث فێری علومی شەرعی لە مەکتەبە فێری دەرسەکانی مەکتەب ئەبێ ئینسان زۆر نەرمونیان بێ مامۆسا و گەورەکانی خەڵک و ئامۆژگاریکەرەکانی خەڵک ئەبێ نەرمونیان بن بەرامبەر بە خەڵک و ئاسانکار بن و ئەبێ ئەوانیش بەرامبەر بە مامۆساکە و بەرامبەر بەو کەسەی کە فێریانەکە ئەبێ ئەوانیش نەرمونیان و ئاسانکار بن بەزەی هاتنەوە بە خزمەتکارە بە کرێکارە بە ئەوانەی کە ئیشێکی قورسیانەیە بەڵام موچەیەکی کەمیانەیە ئەوانەی لە شارەوانین ئەوانەی لە باخەوانن ئەمانە ئەبێ بەزەی پیانە بێتەوە بەڕاستی ئەبێ لێبوردەبی بەرامبەریان کابرایەک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من چەندێک لێبوردە من بەرامبەر بە خزمەتکارەکەم پێغەمبەری خوا جوابی نەداوە ئەمجا دووبارەی کردو سێبارەی کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لە ڕۆژێکە 70 جار يعني لە ڕۆژێکە 70 جار ئەگەر ئەو کەسە غەڵەت بکات تو هەر لێبوردە بە سیکن بڕێزن ئەمە بەرامبەر بە خزمەتکار ئەی بەرامبەر بە کرێکار ئەو کەسەی کرێکارە لای تۆ ئیش بۆ تۆکە يعني هەوڵ بدە زوو موچەکەی لە کاتی خۆیان بدەیتێ هەوڵ بدە کارەکانی لە کاتی خۆیان بۆ ئاسانکەی هەوڵ بدە بەزەیت پیا بێتەوە غەڵەتێکی کرد لێبوردە بە بەرامبەری ژیان کۆتایی پێتێ پێشینانی کورد و تویانە ئەم دنیاە ئەم ژیانی دنیاە پێچی مێزەرێکە کاکە دنیاوان نییە ڕۆژێک دێ هەموو ئەم ئەوەی کە ئەو پارەی کە تۆ هەیتە ڕۆژێکە بێ نامێنێ هیچت نییە چاوەڕانی کارێکی بچکە خەڵ بۆتی بکە دوعایەکە خەڵ بۆتی بکە هیچت نامێنێ ڕۆژێکە بێ بەزەی هاتنەوە بە حیوانە بە ئاژەڵە ئەویش بەشێکە لە ڕیفق و لە نەرمونیانی عەبدوڵای کوڕی عومەر بینی کۆمەڵێ مناڵ تەیرێکیان داناوە تیری تێگرن کردیانەتە نیشان ئەمیش زۆر تووڕە بوو فەرمووی گوێم لە پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لەو کەسانەی کەوا بەو شێوەیە ئازاری حیوانە دەن نابێ حیوان کلک و گوێ بکرێ نابێ ئازار بدرێ ئەگەر حیوان حتا کە حەڵاڵە بۆ سەر بڕین ئەبێ زوو بە چەقۆیەکی تیژ سەری ببڕی لەبەرەوەی ئازاری نەدەی خوا بە ئەوە دروستی نەکردەوە تۆ بکەیتە هی گاڵتەکردن و حتا يعني ئەگەر دوو کەڵە شەر بدەیتە شەڕە حرامە لە شەریعەتی ئیسلامە دوو کەڵە شەر بدەیتە شەڕە لەبەرەوەی خوای تەعالی حیوانی بەوە دروست نەکردەوە تۆ ئاوای پێ بکەیت داواکارم لە خوای تەعالی بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە بەزەی پێمانە بێتەوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحم و بەزەی و نەرمونیانی و ئاسانکاری بخەیتە ژیانمانەوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت هدایەتی ئەم جەمعی کە لێرە دانیشتن و ئەوانەشی گوێیان لەم وتارە ئەبێ هدایەتیان دەی بۆ ئەخلاقی جوان بۆ ڕەوشتی جوان بۆ نەرمونیانی بۆ ئاسانکاری یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەب العالەمین لە باو باپیرانمان لە کەس و کارمان کە وەفاتیان کردووە یا ڕەبی لە پیاو چاکان خوای ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی خوایە بەزەیت بە مناڵ و بێوەژن و یەهەتیم و کەم دەرامەتەکانە بێتەوە یا ڕەب العالەمین خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بەتایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردین یا ڕەبی خوایە شیفایان بدەی یا شافی یا الله یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت تۆمەڵێ موسڵمان داوایان لێ کردوین کێشەیان هەیە کێشەی خێزانیان هەیە کێشەیەکی ناخۆشیان هەیە لە ژیانە یا ڕەبی خوایە کێشەکانیان بۆ چارەسەر بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ئەوەی گیراوی هەیە ئەوەی دەربازکەی ئەوەی قەرزارە یا ڕەبی قەرزارەکانی بۆ ئاسانکەی یا ڕەبی ئەوەی گەنجە و حەز لە ژیانی هاوسەرگیریەکە خوایە بۆی ئاسان بکەی یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری ئەمن و ئاسایش لە وڵاتی ئێمە بەرقەرار بکەی ئامین ئامین